سروشتی بەرنامەکەوە چی پێ نەگەڵێ ئارەوەڵە زۆرم پێ ناخۆشە زۆر سپاس دەکەم. بەڵێ ئازیزان بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار پێتان گەیشتینەوە دوای ناوبڕەکە و ئەچینە لای گروپێکی تر کا پێکاتووە لە چەند بەهرەمەندێک خۆیان ئامادە کردووە بۆ گۆرانی داهاتوو ئەچینە لای ژیلا. بڵاو لێ بێ ژیلا هاتینە لای تۆ شەوە باش. ئەم کاتۆ باش باشی باش زۆر سپاس گروپێکت لایە گروپی ئازیز بەهارە بابزانین چۆن خۆیان ئامادە کردو ژیلا قسەیان لەگەڵ بکە و بیان دوێنە بۆم بزانین چۆنن. باشە گیان ئێستا بۆ تەنێرم پێشەوەی بچمە لای گروپەکەی کە ئامادەن ئێستا سڵاوێکتان لێ بکەم ئازیزان خۆشەویستان ئێوارەتان باش. بێگومان من و هاوکارم وەزیر زوو شوێنەکانمانە گۆڕینەوە بینی خۆمان بێکم ئیشە قرس بێ یەم بە و اینجا زۆر قورسەکە گروپەکەیە نەدەرەوە لە تێست